چەندە زوو تەشکیلەی خۆی بکاتن هاوڵاتیان دەکەونەوە خۆشی و چۆش و خڕۆشەوە هەر دەمە هاوڵاتیان چاویان لە دەستی حکومەتەکەمانە حەز دەکە حکومەت زوو تەشکیلەکەی بکاتن و ئینشاڵڵە بە سەرکەوتوویش دەبێت. من وەکو هاوڵاتێکی ئەم نیشتیمانە ئەم هەرێمە هیواخوازم حکومەت تەشکیل بکرێ بە شێوەیەکی ڕێک و پێک هەموو حیزبەکان هەموو لایەنەکان یەکگرتوو بن لەگەڵ یەک بن بۆ ئەوەی چارەسەرێک بۆ ئەم وەزعە ناخۆشەی بدۆزرێتەوە. بە تایبەتی ئێستا هەموو دەزانین میلەت لە دۆخێکی ناخۆشدایە. هیواخوازین حکومەت بە شێوەیەکی زوو تەشکیل بکرێت و ئیشەڵڵا بە هەمان شێوە ئیشەڵڵا ئەو میلەتەش لەو ناخۆشە و لەو نەهامەتەی قوتار دەبێت. دواکەوتنی پێکەنانی حکوومەت کاریگەری زۆری لەسەر بژێوی هاوڵاتیان لەسەر دەرونی هاوڵاتیان لەسەر ئیش و کاری هاوڵاتیان کەم حکوومەتە پێکات پێویستە گرنگی بە کەرتی پەروەردە بدە زیاتر لە کەرتەکانیەکە. دووەم کەرتی تەندروستی چونکە بەڕاستی ئەم دوو کەرتە هەرە سەرەکین و هەرە گرنگن بۆ ناو کۆمەڵگە.